سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو لایەک فێرخوازانی زمانی ئەڵمانی بە زمانی شیرینی کوردی. زۆر خۆشحاڵم توانیم دووبارە لە ڤیدیۆیەکی تردا بێمەوە خزمەتتان بە هیوای سوودمەندبوونتان. ئازیزانم، بمانەوێت بەڵێننامەیەک عاقەت فێرتراگێک چه ئینتەرنێتی ماڵەوە بێت یان ئینتەرنێتی مۆبایلەکانمان هەڵی بۆشێنینەوە. بەڕێزانم بەم شێوەیە خۆشەویستان لە بەڵێننامەکاندا ئەو پۆستانەی ئەو نامانەی بۆمانێ لە کۆمپانیەکان ئەو کاتەی گرێبەستەکە ئەەکەین، هەموو کەسێک ژمارەیەکی تایبەتی خۆی هەیە، کوون دەنووما بە مانای ژمارەی بەشدار بوو، ژمارەیە کە ئایا لە چەند پیتێک پێک هاتووە یان ژمارە و پیتن پێکەوە یان پیت و یان هەر جۆرێکی تر. بەڕێزانم، ئەگەر بمانەوێت ئەم بەڵێننامەیە، زۆربەی بەڵێننامەکان عەقدی مۆبایل فێرتراک 2 ساڵن یان زیاتر بێ، یان 3 یان 2 ساڵ زیاترن. بمانەوێت بەڵێننامەیە درێژ نەکرێتەوە، تازە نەکرێتەوە، بەڕێزانم ئەبێ بەڵێننامەکە هەڵبۆشێنینەوە پێش ئەوەی دوای 2 ساڵەکە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی لەلایەن کۆمپانیاکەوە نوێ بکرێتەوە. ئێمە پێشوەختە 3 مانگ پێشووتر کاتمان هەیە بەڵێننامەکە هەڵبۆشێنینەوە پێش 2 ساڵەکە بەم شێوەیە کوندیگون ئەنووسین. بەڕێزان، لێرەدا ئەنووسین زێگەێرتە دامن و هێرن، دیارە بەڕێزان بە شێوەیەکی گشتی چێ بۆ ژن بۆ پیا و هەردووکی ڕوومان لە هەردووکیان کردووە. hiermit kündige ich meinen Internetzugang zum nächstmöglichen Termin. لێرەدا ئێمە بەڕێزان داواکەین لێرەدا بەڵێننامەی ئینتەرنێتەکەم هەڵ ئەوەشێنمەوە بە زووترین کات کە دەکرێت. بەڕێزان بەم شێوەیە hiermit kündige ich meinen Internetzugang zum nächstmöglichen Termin بەمانای وایە ئێمە ئەمانەوێت بەڵێننامەکەمان هەڵبوەشێنینەوە بەڵێننامەی ئینتەرنێتەکە بە زووترین کات کە دەکرێت. خۆشەویستان، لێرەدا دوای ئەوە نووسین bitte senden Sie mir in den nächsten Tagen eine Kündigungsbestätigung mit Angabe des Vertragsende Datums. بەمانای ئێمە تکا لە کۆمپانیاکە ئەکەین، تکاتان لێ دەکەین تکایە لە ڕۆژانی داهاتوودا ڕەزامەندی هەڵوەشاندنەوەی بەڵێننامەکەم بۆ بنێرن لەگەڵ ئاماژەکردن بە کۆتایی ڕۆژی گرێبەستەکە. بەمانای خۆشەویستان تکایە نامەمان بۆ بنێرن تێیدا کە بەڵێننامەکە هەڵوەشێنراوەتەوە، کوندیگون کراوەتەوە لەگەڵ بەرواری هەڵوەشاندنەوەی ئینتەرنێتەکە کە دوایین ڕۆژ کەیە کە ئێمە ئەوە دوایین ڕۆژمانە کە گرێبەستەکە بەڵێننامەکەمان لە کۆمپانیاکە هەڵ ئەوەشێتەوە. بەڕێزان، دیارە ئیتر ئەو کاتەی نامە پۆستمان لە کۆمپانیەکەەوە بۆ هات هەموو زانیارێکی لێ ئەنووسن کەکەی دوایین ڕۆژی گرێبەستەکەمانە و هەموو زانیارێکی تایە. و دوای ئەوە لێرەدا خۆشەویستان vielen Dank im Voraus بەمانای سوپاسی پێشەکی بەم شێوەیە و دواتر mit freundlichen Grüßen لەگەڵ سڵاوی هاوڕێیانە ئەنووسین بەڕێزان، و دواتر ناوی خۆت ئەنووسیت و ئەتوانی ژمارە تەلەفۆنەکەشت و لەگەڵ واژۆیەک ئیمزایەکیش بکەیت و نەیشیکەیت، هیچ مشکلەیەکی نییە. خۆشەویستان، بەم شێوەیە ئەتوانین بەڵێننامە عەقدی ئینتەرنێت چه هی ماڵەوە چه ئینتەرنێتی مۆبایل بێت، هی مۆبایلەکانمان هاند، بەم شێوەیە هەڵی بوەشێنینەوە بۆ ئەوەی زیاتر بەڵێننامەکە لە 2 ساڵە تازە نەکرێتەوە. بەو هیوایەی توانی بێتم سوودێک بە ئێوەی ئازیز و خۆشەویست بگەێنم. تا ڤیدیۆیەکی تر شاد و بەختەوەر بن.